مایکل ڕۆبن نووسەر و توێژەری دیاری ئەمریکی ڕای دەگەێنێتەوە بەڵگانەی لەبارەی ڤێلاکەی مەسرور بارزانی لە ئەمریکا ئاشکرابوون جێگای نکۆڵی لێکردن نین. ڕۆبن دەژڵێت مەسرور بارزانی لەسەر بابەتەکە بەیاننامەیەکی سێکسیزمی دا و تێیدا هێرش دەکاتە سەر زاک کۆپلن کە ئاشکراکەری بابەتەکەی و ژنە چالاکوانێکی کوردیش تۆمەتبار دەکا بە بوونی پەیوەندی لەگەڵ ناوبراودا و ئەمەش توندوتیژی و هاندانە بۆ کوشتن. مایکل ڕۆبن توێژەری دیاری ئەمریکی لە ناوەندی توێژینەوەی ئینتەرپرایسی ئەمریکی لە گوتارێکدا وەڵامی بەیاننامەیەکی مەسرور بەرزانی دەداتەوە و داواشی لێ دەکات دەست لە کار بکێشێتەوە. مایکل ڕۆبن لە گوتارەکەیدا دەڵێ ئەگەرچی راپۆرتەکەی ڕۆژنامەوان زاک کۆپن و بەڵگەکانی هیچ قابلی نکۆڵیکردن نین، بەڵام مەسرور بەرزانی لە بەیانێکی سێکسیزمیدا هێرش دەکاتە سەر زاک کۆپن و ژنێکی چالاکوان کاوسەری کەسێکی ڕخنەگرە، ئەمەش بۆ خۆی توندوتیژی و هاندانە بۆ کوشتن لە کۆمەڵگەیەکی محافزکاری وەکو کوردستاندا و تەنانەت لە ناوبنەماڵەی بارزانیشدا قبول کراونیە. لە بەشێکی دیکەی گوتارەکەیدا مایکل ڕۆبن داوای لە ڕاندا ڕۆندس سەرۆکی زانکۆی ئەمریکا لە دهۆ کردووە بە فەرمی ئیدانەی ئەو بەیاننامە سێکسیزمیەی مەسرور بەرزانی بکە، چونکە بارزانی سەرۆکی بۆردی زانکۆکەی و بۆ بەیاننامێ سومعەی زانکۆکە دەخاتە ژێر پرسیارەوە. هاوکات ئەو توێژەرە ئەمریکیە ڕەخنەش لە هەردوو دبلۆماتکار پیتەر گالبرێس و بەرنارد کۆشنەر دەگرێت دەڵێ بۆەوەی خۆتان لەو ئیحراجێ بپارێزن پێویستە خۆیان لە زانکۆی ئەمریکی دوورخەنەوە. هەر لە گوتارەکەیدا مایکل ڕۆبن ڕەخنەی لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا گرتووە بۆی بێدەنگی هەڵبژاردووە لە بەرامبەر ئەو تۆمەت و بەیاننامەی مەسرور بەرزانیدا. مایکل ڕۆبن لە کۆتای گوتارەکەیدا پەیامێکی توندوشی بۆ مەسرور بەرزانی ناردۆ و نووسیوێتی ئەگەر لە خەمی زانکۆکەت دای پێویست دەکات دەست لە کار بکێشیتەوە، ئەمە بۆ خۆت و زانکۆکەشت باشترە. ڕۆژی حوتیان مانگە ڕۆژنامەی زامریکان پرۆسپێکت بڵاوی کردەوە لە کەناراوەکانی باشووری مایامی لە ویلاتی فلۆریدا مەسرور بەرزانی ڤێلایەکی بابڕی 18 ملیۆن دۆلار کڕیوە لە بەرامبەردا مەسرور بەرزانی بەیانێکی بڵاو کردو و تێیدا تۆمەتی ئەوەیدا بۆ پاڵ هاوسەری ئەندامێکی پەرلەمانی پێشوێڕا کە پەیوەندی لەگەڵ ئەو ڕۆژنامە نووس ئەمریکیەدا هەیە، ئەمەش کاردانەوەی توندی بە دوای خۆی داهێنا.